ای خانت نوکرتیا دژمنه إخانات فروتنا كرامات ملت ولاته جل كرت جلك يا وزدي خوزة تجارة قرأجية إخانات عندنا بخوضة قبل ناكن هكذا بلا بزانه جلي كرت وبمازن كيلونا تاكوشيني يخونا دب فاطسينا جاسي إخوانات الجل إخواتك بزانه بن إخوانات وين يعرف كده بحساب ولا فرصة رادیو دنگیگل دنگی توی هاواتیا بیسەرانی هێژە ئەم کاتتان باش لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. دژی لێدوانەکانی کۆمیتەی ڕێگریکردن لە ئەشکەنجەی ئوروپا CPT پێویست بە گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بەشێکی زۆر لە چالاکوانان سیاسەتمەداران و پارێزەرانی مافەکانی مرۆڤ و ڕێخستنەکان ناڕزایەتیان نیشاندا. لەم بارەیەوە سیاسەتمەداری میسری پارێزەری نووسینگەی یاسایی ئەلقام ڕامی زۆدی ئاماژەی بەوە کردووە ئوروپا لە ئاست دۆزی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان هەڵگری پێوانەی دوولایەنەیە وتی لەبەر بەرژەوەندی نەتەوەیی پەیوەندیدار وڵاتانی ئوروپا دامەزراوە نێونەتەوەی ئوروپایەکان بۆ خۆیان بەکاردەهێنن هەروەها بۆ بەرژەوەندیە سیاسیەکانیشیان ئەمەش نیشانداری ئەوەیە CPT بە هەڵویستە ستاندارە دوولایەنەکانی وڵاتانی ئوروپی پێویستە ئەمەش پێشیلکردنی مافەکانی مرۆڤە. زۆر وڵاتی ئوروپی خواستی چارەسەری پرسی کوردیان نییە بۆیە بێدەنگیان هەڵبژاردووە. هەر سەبارەت بە هەمان بابەت هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەی کوردستان زەینەب موراد باسی لەوە کردووە مێژوو هەڵویستی دژ بە کوردانی وڵاتانی ئوروپا دەرخستووە لە ئێستاشدا کە دژی پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو ستانداردی بەکاردەهێنرێت و دەڵێت بە تایبەت لە دانوستاندنەکان لەگەڵ تورکیادا ئەمە بەڕوونی دەردەکەوێت بابەتی پەنابەران بۆ بەرژەوەندی خۆی بەکاردەهێنێت و سیاسەتیان پێوە دەکات. تورکیا لە دژی یەکێتی ئوروپا کارتی پەنابەران بەکاردەهێنێت مامەڵەی پێوە دەکات بۆیە وڵاتانی ئوروپا چاوی لە هەموو پێشلکاریەکانی ئوروپا دەپۆشن. سەبارەت بە چارەسەری سیاسی و دیموکراتیانەی دۆزی کورد و پرسی گۆشەگیری ڕەهای سەر ڕێبەری گەلی کورد شاندی پەرلەمانتارانی دەم پارتی و ژنانی تەژە بە دروشمی کاتی ئازادی گەلی کورد و گەلانی بندەستە گفتوگۆیەکی کراوەیان لەسەر بارودۆخی کوردستان و ڕەوشی گەلی کورد ساز کرد. لە دانیشتنەکەدا هاوڵاتیانی هەر چواربەشی کوردستان ئامادە بوون و ژمارەیەکی بەرچاو لە سیاسەتمەداران و چالاکوانان و توێژە جیاوازیەکان بەشداریان کرد. تێدا باس لە دۆخی کوردستان و شەڕ و ئاڵۆزیەکانی ناوچەکە و ئەرکی گەل لە بەرامبەر یەکێتی و یەکگرتووی نەتەوەیی گەلی کورد بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەکان و بەرقەرارکردنی ئاشتی کرا. هەروەها جەخت لە چارەسەرکردنی پرسی سیاسی کورد کرایەوە. یەکێکی تر لە پرسە سەرەکیەکانی گفتوگۆکە گۆشەگیری ڕەهای سەر ڕێبەری گەلی کورد بوو کە ماوەی 25 ساڵە لەژێر گۆشەگیریەکی توندایە و 41 مانگا لەژێر گۆشەگیری توندایە و ڕێگانادرێت بە پارێزەران و خانەوادەکەی کە چاویان پێ بکەوێت لە کاتێکدا هەموو هەوڵ و تێکۆشانی بە پێناو ئاشتی و دیموکراسی و ئازادی گەلاندایە لە ناوچەکەدا.
پشتگیری ئازادی کە لە 25 حوزەیرانی 2012ەوە لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و کۆتایی هاتنی سیستەمی ئەشکەنجەی ئیمراڵی دەستی پێکردبوو لە 13هەمین ساڵی خۆیدا بە ئیرادەوە بەردەوامە. ئەم چالاکیە 630هەمین هەفتەی خۆی پڕ کردەوە. لە هەفتەی نوێی چالاکیەکەدا گروپێک لە شاری سارەبڕۆکن لە ئەڵمانیاوە بە ناوی ناوەندی کۆمەڵگەی دیموکراتیکی کورد ئیشگیریەکەیان وەرگرت. حەسەن تۆڕی، لەیلا شێخ ئەحمەد و عەگید کاپلان بەشداری گروپە نوێکە بوون. بە ناو ڕۆژدا ئەندامانی ناوەندی کۆمەڵگەی دیموکراتی کورد لە شاری ساینت ئاڤۆڵ لە فەڕەنسا سەردانی چالاکوانیانیان کرد. لەسەر بانگەوازی فدراسیۆنی پێکهاتە دیموکراتیەکانی کوردستان کاوە گروپێک لە بەردەم باڵێزخانەی عێراق کۆبوونەوە و پانکارتی ناڕزایەتیان بەرامبەر داگیرکاری دەوڵەتی تورک و هاوکاریەکانی پەدەکە بەرز کردەوە. شاندێکی چالاکوانان دۆسیەی ئامادەکرا و دژ بە داگیرکاری و خیانەتیان ڕادستی بەرپرسانی باڵێزخانەکە کرد. لە گربوونەوەکەدا هاوسەرۆکی پێکهاتەی فەجەدەکە کاوە هەمان فدراسیۆنی پێکهاتە دیموکراتیەکانی کوردستان ڕایگەیان هەروەک چۆن دەوڵەتی تورک لە ڕۆژاوای کوردستاندا داگیرکاری ئەنجامداوە لە ئێستاشدا لە سەرخاکی عێراق و باشووری کوردستان لەشکرکێشی و داگیرکاری دەست پێ کردووە. بەشێک لە ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسانی شاری سلێمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر باشووری کوردستان داوای دروستکردنی بەرەیەکی یەکگرتوو دەکەن و دەڵێن ئەرکی دەسەڵاتدارانی هەرێمە کار بکات بۆ ڕاکردنی ئەو پێشلکاری و لەشکرکێشیانە و دژی بوەستێتەوە. ماوەی 2 مانگە دەوڵەتی داگیرکەری تورک نزیکەی 15,000 سەرباز و 300 تانک و زرێپۆشی بە قوڵایی 40 کیلومتر هێناوەتە ناو هەرێمی کوردستانەوە. لە بەرواڕی باڵاوە بەرەو ناوچەکانی دیکە بڵاویان پێکراوە و زیاتر لە 80 بنکە و بارگای دامەزراندووە. بە زرێپۆش و چەکی قورسەوە بە ناوخاکی باشووری کوردستاندا بڵاو بوونەتەوە. پەدەکەش بە هەموو توانای خۆیەوە هاوکاری و چاوساغیان بۆ دەکات. لە زاناکانمان لە نووسەرەکانمان لە هونەرمەندەکانمان بگیرێ بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانە یاخود لە هەچەند ئێستەکانێ پەرلەمان و ئەوانە هەمی داخراون و ناحەیە ئیداری تووشی بۆشایەکی گەورە بووە و پێویستە ئەمەش لە ڕووی ئیداری و لە ڕووی هەڵوێستە سیاسیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتڕانیەوە چارەسەر بکرێت. چکم هەتاکو چارەسەر نەکرێ ئەم قەیرانانە کەڵەکا بن و دۆخەکە بەرەو کە دۆخێکی خراپ هەنگاوەنێ و خەڵکی شەکەونە بەر مەترسی و زیاتر خەڵک و کۆمەڵانی خەڵکی کوردستان تووشی زەرری گەورە بن. وە هیوادارم کە بە زووترین کات لە ڕووی ئیداری و لە ڕووی حکومڕانیەوە هەرێمی کوردستان بێتە سەرخەت و جۆ لە هاوڵاتیەکان و هەڵوێستین و سەر و هونەرمەندەکانی خۆی بگرێ بۆ چارەسەرکردنی ئەم قەیران و گیر و گرفتانەی کە ئێستەکانەیە بە تەواتی کەڵەکە بوون. من دڵنیام ئەوەشی کە ئێستا کە دەوڵەتی تورک ئەیکات شتێکە بۆی ناچێتە سەر وە شتێکە من دڵنیام لەگەڵ ئەو هەموو هێزە دیموکرات خواز و لەگەڵ ئەو هەموو هێزە چەپانی کە ئێستا ڕوبەڕووی هەموو ئەو تێزانە بوونەتەوە کە دژی دەوڵەتی تورکن. من دڵنیام لەوەی کە ئەمانە هیچی بۆ ناچێتە سەر. توانین تایە بڕیار بین کە نەتوانین تایە بڕیار بین سەرکۆنەکردن و ئەمانە مۆدێلێک بوو بەڵێ مۆدێلێک بوو ڕۆی پێویستە لەسەرەوەی کە ئێستا هێزە دیموکرات خوازەکانی باشووری کوردستان کۆ ببنەوە بۆی کە بتوانن لەناو ئەو کۆبوونەوەیە بتوانن بڕیار لەسەر ئەوە بن کە بربەست دروست بکەن لە بەردەم ئەو دەوڵەتەیە کە دەوڵەتێکە کە ڕەشوسبی لە کەمپی پەنابەرانی مەخموور یادی شەهیدانی پێشەنگیژن سارا و بیشەنگ و تۆڵە هەڵدان و بەژین بە مەراسمێکی تایبەت بەرزڕاگیرا و ژیان و تێکۆشانیان بەبیرهێنرایەوە. لە مەراسمەکەدا فیان بوداک ئەندامی تەفگەری ژنانی گەنجوتی ئامانجمان بەبیرهێنانەوەی ژیان و تێکۆشانی ئەو شەهیدە قارەمانانەیە کە لە پێناو ئازادی ڕێبەرۆجەلان و گەلی کورد گیانی خۆیان بەخشیان نیشتمان. دواتر لەسەر ژیان و تێکۆشانی ئەو شەهیدانە بەڵگە فیلمێک نیشاندرا و بە دروشمی ژن ژیان ئازادی و بژی سەرۆکاپۆ کۆتاییان بەر مەراسمەکە هێنا.
لە دژی قەدەغەکردنی هەڵپەڕکێی کوردی لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە هیلالی زێڕین و تەبچەند ڕایانگەیان لە چوار پارچەی کوردستان هەڵپەڕکێی ئازادی دەکەین. لە ڕاگەیاندراوەکەدا جەخکرایەوە ئەمانە هێرشێکن دژی چاند و نەریتی کولتوری و وتیان ئێمە لە هەموو جەیەک چاندی خۆمان دەپارێزین و هەڵپەڕکێی ئازادی دەکەین. پاشان لە دەوری پێکەرەی ژنی ئازاد هەڵپەڕکێ کرا. دژی بڕیاری لە سێدارەدانی ڕۆژنامەوان پەخشان عەزیزی و چالاکوانی بواری مافەکانی ژنان شەریفە موحەممەدی لە بەردەم کۆنسوڵخانەی ئێران لە هێلسینکی وڵاتی فینلەندا چالاکی ناڕەزایەتی ئەنجامدرا. لە چالاکیەکەدا ئاڵای ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان و پەژاک و وێنەی پەخشان عەزیزی و شەریفە موحەممەدی بەرز کرایەوە. لە چالاکیەکەدا چەندین کوردستانی تێدا بەشدار بوون، ڕاگەیاندرا و خوێنرایەوە و بڕیاری لە سێدارەدانی ئێران شەرمەزار کرا. هەروەها لە بەردەم بیانی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە لەندەنی پایتەختی بەریتانیا دژی بڕیاری لە سێدارەدانی چالاکوانانی مافەکانی ژنان پەخشان عەزیزی و شەریفە موحەممەدی لەلایەن دەوڵەتی ئێرانەوە چالاکی ئەنجامدرا. چالاکوانان لەسەر بانگەوازی پەژاک کۆبوونەوە بڕیارەکەی دەوڵەتی ئێرانیان شەرمەزار کرد. ڕاگەیاندراوی پەژاک بە زمانی ئینگلیسی خوێنرایەوە و یاری لە سێدارەدانی ژنان و ئازادی خوازان لە ئێران شەرمەزار کرا. هەر لە چالاکیەکەدا ڕاگەیاندراوی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان و ئەنجومەنی جوواکی ئازاد لە بریتانیا بە زمانی کوردی و ئینگلیسی خوێنرایەوە. دوێنێ دادگای تاوانەکانی دهۆک سزای 3 ساڵ زیندانی بەسەر سلێمان ئەحمەد ڕۆژنامەنووسی ئاژانسی ڕۆژنیوزدا سەپاند بە تۆمەتی سیخوڕیکردن. لە کاتێکدا پەراوی دۆسیەکە هیچ بەڵگە و دۆکیومنتێکی تێدا نەبوو بیسەلمێنێت کە ئەو کارەی کردووە، بۆیە بەبێ هیچ بەڵگەیەک دادگا ئەو سزایی بەسەردا سەپاند کە پێشوەختە بڕیاری لەسەر دابوو. لەم بارەیەوە ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور ناڕەزایەتیان دەربڕی. ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور لە ڕاگەیاندراوێکدا دەڵێن ڕۆژنامەوانی کورد سلێمان ئەحمەد کە لە ئاژانسی ڕۆژنووس کار دەکات بە تۆمەتی درۆینەی ئەندامبوون لە پارتی یەکێتی دیموکراتیک پێدا سزای 3 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. ئەم سزا ناڕەوایە و شەرمەزاری دەکەین و داوا دەکەین دەستبەجێ سلێمان ئەحمەد ئازاد بکرێ. هەروەها پینی کورد سەرکۆنەی ئەو پێشلکاریانە دەکات کە بەرامبەر ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد ئەنجام دراون لە ساتی دەستگیرکردنیەوە تا بڕیاری سزادانی و داوا دەکات دادگای دهۆک بڕیارەکەی هەڵبوەشێنێتەوە و سلێمان ئەحمەد ئازاد بکات. دەستەی بەڕێوەبەری ناوەندی پینی کورد لەبارەی سزادانی ڕۆژنامەنووس و هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوز ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و تێدا جەختی کردوێتەوە. ئەم سزایە لە کاتێکدایە بە پێی لێدوانی پارێزەرانی کەیسەکە کە ئامادەی دانیشتنەکە بوون هیچ بەڵگەیەک نەبووە بۆ تاوانبارکردنی ئەو ڕۆژنامەنووسە و سەرجەم ئەو تۆمەتانەشی ئاراستی کرابوون لەلایەن سلێمان ئەحمەدەوە ڕەت کراوەتەوە. بۆیە بڕیارەکەی دادگای دهۆک پارێزەرانی شۆک کردووە. ناوەندی پێنی کورد دەستگیرکردن و سزادانی ڕۆژنامەنووسان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە پێشلکردنی ئازادی بیر و ڕادەزانێت و داوا دەکات دادگاکان بەپێ یاسای ڕۆژنامەنووسی ژمارەی 35 ساڵی 2007 پەرلەمانی هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووساندا بکەن. هێزەکانی ڕزگاری ئەفرین ڕایانگەیان هێزەکانمان لە دژی دەوڵەتی داگیرکەری تورک و گروپە چەتەکانی چالاکی بەهێزیان ئەنجامداوە و گورزی کە مەشکێنیان لە داگیرکەران وەشاندووە بە گشتی 8 داگیرکەر سزادراون. لەبارەی ئەنجامدانی چالاکیەکان هێزەکانی ڕزگاری ئەفرین ئەم زانیاریانە دەخەنە ڕوو. ڕۆژی 26 تەمووز لەسەر هێڵی باب لە چالاکی نیشانشکێنیدا داگیرکەرێک سزادراوە. لە 27 تەمووزدا لەسەر هێڵی عەزاز 2 سەنگەر لە ناوبراون و داگیرکەرێک سزادرا و 6 چەتەش کوژراون. هەروەها لە ڕۆژی 28 تەمووز لەسەر هێڵی ماری چەتەیەک کوژراوە و 2 چەتەش بریندار بوون. کۆمەڵەی ئەفرینی کۆمەڵایەتی لە پارێزگای ڕەقە بڵاوی کردەوە تاوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی لە ئەفرین شەرمەزار دەکەین. دەشڵێن داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکەین کە بێدەنگیان بشکێن و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لە تەواوی خاکی سووریا ڕەت بکەنەوە و کۆتایی پێبهێنن. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە دەوڵەتی داگیرکەری تورک لە سەرەتای هێرشەکەیەوە بۆ سەر کانتۆنی ئەفرین لە ساڵی 2010ەوە تاوانی جەنگی ئەنجام دەدات و تا ئێستاش لە ڕێگەی ڕفاندن و بێسەری شوێن
شوێنکردن و دەست بە سەرداگرتنی مڵک و ماڵی هاوڵاتیان و سوتاندنی دارەکان بەردەوامە کە ئەمە پێشلکردنی هەموو یاسا نێودەوڵەتیەکانە. باس لەوەش کراوە ڕەخنە ئاراستەی هێزە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن کە بێدەنگن بەرامبەرم تاوانانە و داوا دەکەین بێدەنگی بەرامبەر داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بشکێنن. لە کۆتایی داهاتووە تاوانەکانی دەوڵەتی داگیرکاری تورک و چەتەکانی لە عەفرین شەرمەزار دەکەن. جێگەی ئاماژەیە چەتەکانی دەوڵەتی داگیرکاری تورک لە 22 ئەم مانگەوە بە بەردەوامی ئاگر لە دەغڵ و دان و باخ و کێلگەکانی هاوڵاتیانی عەفرین بەردەنات کە بەهۆیەوە دەیان هەزاردار سوتاون و زیانیان پێگەیشتووە. تۆڕی هەواڵی عێراق بڵاوی کردەوە درەنگانی شەوی ڕابردوو بنکەی سەربازی لیوای 48 هەشتی شعبی لە ناوچەی جورف سەخەری سەر بە پارێزگای بابل بردومان کراوە و بەهۆیەوە 4 چەکداری هەشتی شعبی کوژراون و دوانی دیکەش بریندار بوون. دەشڵێن بردومانەکە لەلایەن هێزەکانی ئەمریکاوە ئەنجام درراوە. لە ئێستاشدا 6 فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکی بەسەر ناوچەکەدا دەسوورێتەوە. جێگەی ئاماژەیە تا دێت کردژیەکانی نێوان ئیسرائیل و حەماس لەلایەک و لەلایەکی دیکەوە ئەمریکا و گروپە چەکدارەکانی لایەنگری ئێران زیاتر دەبێت. ئەمە بێجگەلەوەی حکوومەتی عێراق داوای چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانانی کردووە لە خاکی وڵاتەکەی، بەڵام ئەمریکا بە بیانووی چەتەکانی داعش چەند جارێک ئەم دۆسیەی دواخستووە. ئاسۆ مامەند ئەندامی مەکتەبی سیاسیەنەکە لە میانی کۆبوونەوەی لەگەڵ لایەنگرانی حزبەکەی لە شاری هەولێر بەم جۆرە زانیاری سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم دەخاتە ڕوو. ئاسۆ مامەند ڕاگەیان لە هەولێر و دەوروبەری حزبەکەمان پێگەیەکی جەماوەری بەهێزی هەیە و دەبێت ئەو متمانەیە بپارێزین بە مەبەستی خزمەتکردنی زیاتری خەڵک. ئاماژەی بەوەش کردووە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی هەرێمی کوردستان جیاواز دەبێت و گۆڕانکاری لە نەخشەی سیاسی ڕوودەدات. دەڵێت ئەوەش دەبێتە هۆکارێک بە ئاراستەی خزمەتکردنی زیاتری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی. بڕیارە ڕۆژی 20 تشرینی یەکەمی 2024 هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. هەروەها هەڵبژاردنەکە لەلایەن کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە بەڕێوە دەبرێت. نێچیروان بارزانی سەرۆکی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان و هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا لە تاران کۆبوونەوە. سەرۆکایەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان دەڵێت لە کۆبوونەوەکەدا جەختیان لە خواستی دوولایەنە بۆ فراوانکردنی هاریکاری هاوبەش و بڕەودان بە پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان لە هەموو بوارەکاندا کردووە. باس لەوەش کراوە کە هەردوو لا تیشکیان خستە سەر دوایین پێشاتەکانی ناوچەکە و چەندین پرسێکی جێی بایەخی هاوبەش. سەرۆکی ماوە بەسەرچوو شاندی یاوەری بۆ بەشداریکردن لە ڕێوڕسمی سوێن خواردنی مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری نوێی ئێران چوبوونە تارانی پایتەختی ئێران. ڕێوڕسمەکەی پزیشکیان بە ئامادەبوونی نوێنەری زیاتر لە 80 وڵات 114 شاندی بیانی و زیاتر لە 600 ڕۆژنامەنووسی ناوخۆیی و نێودەوڵەتی بەڕێوە چوو. سوپای پاسداران و میدیا هەرێمیەکان سەبارەت بە کوژرانی ئەسماعیل هەنیە سەرۆکی بزوتنەوەی حەماس و پاسەوانێکی زانیاری نوێ دەخەنە ڕوو. ئاشکرای دەکەن بەرە بەیانی ئەمڕۆ ئیسماعیل هەنیە سەرۆکی بزوتنەوەی حەماس لە تارانی پایتەختی ئێران لە بردومانێکدا لەگەڵ پاسەوانێکی کوژراون. سوپای پاسداران دەڵێ هەنیە بەهۆی هێرشێکی ئاسمانی ئیسرائیلەوە کوژراوە کە کراوەتە سەر شوێنی مانەوەکەی لە تاران. دوێنێ ئیسماعیل هەنیە سەرۆکی بزوتنەوەی حەماس بۆ بەشداریکردن لە مەراسمی سوێن خواردنی مەسعود پزیشکیان وەک سەرۆک کۆماری ئێران سەردانی تارانی کرد. وەزارەتی دەرەوەی ئێران سەبارەت بە کوژرانی سەرکردەکەی بزوتنەوەی حەماسی فەلەستینی لە تاران هاتە دەنگ و وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران دەڵێت هەرگیز خوێنی ئیسماعیل هەنیە بە فیڕۆ ناچێت و کوژرانیشی پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران و فەلەستین و بەرەی مقاومە بەهێزتر دەکات. ناصر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لەبارەی کوژرانی ئیسماعیل هەنیە لە تاران پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیان لایەنە پەیوەندیدارەکانی کۆماری ئیسلامی ئێران لێکۆڵینەوە لە وردەکاریەکانی ڕووداوەکە دەکەن. ئیسماعیل هەنیە سەرۆکی مەکتەبی سیاسی بزوتنەوەی حەماس دوێنێ سێشەممە لە تاران بەشداری لە ڕێوڕسمی دەست بەکاربوونی سەرۆک کۆماری نوێی ئێران کردو. بەرە بەیانی ئەمڕۆژ چوارشەممە لە شوێنی مانەوەیدا لە تاران لەگەڵ پاسەوانێکی تایبەتیدا لە هێرشێکدا کوژران. هەروەها
ماریا زەخارۆڤا وێتەبێژی وزارەتی دەرەوەی رووسیا ڕایگەیان کوشتنی ئیسماعیل هەنیە لەلایەن ئیسرائیلەوە تاوانێکی سیاسیە و قبولکراو نییە. وەزیری بەرگری ئەمریکاش دەڵێت هەر هێرشێک بکرێتە سەر ئیسرائیل ئێمە بەرگری لێ دەکەین. لای خۆیەوە لوید ئۆستۆن وەزیری بەرگری ئەمریکا دەڵێت هەر هێرشێک بکرێتە سەر ئیسرائیل ئێمە بەرگری لێ دەکەین. میدیا جیهانیەکانیش ئاماژیان بەوە کردووە لە ئێستادا ئیسرائیل تەواوی سنووری ئاسمانی خۆی داخستووە و باس لەوە دەکەن لە ئێستادا حیزبوڵڵای لوبنان لە کۆبوونەوەی بەپەلەدایە بۆ وەڵامدانەوەی هێرشەکانی ئیسرائیل لە بەرامبەر کوشتنی فواد شکور بەرپرسی دووەمی حیزبوڵڵا و ئیسماعیل هەنیە بەرپرسی مەکتەبی سیاسی حەماس. بازاڕە داراییەکانی جیهان کاردانەوەی بەپەلەیان پیشانداوە بە پەرەسەندنەی گرژیەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و هێرشی ئیسرائیل بۆ سەر حیزبوڵڵای لوبنان لە بەیروت و هەروەها کوشتنی ئیسماعیل هەنیە لە تاران. نرخی نەوتی برنج 39 سنت بەرز بووەوە و بە 79 دلار و 2 سنت 52 سنت مامەڵی پێوەکرا. نرخی نەوتی سووکی تێکزازی ئەمریکاش 52 سنت بەرز بووە و بە 75 دلار و 25 سنت مامەڵەیە پێوەکرا. لەگەڵەوەش نرخی زێر هاوچەشتنی بازاڕە داراییەکانی دیکە کاریگەری بە گرژیەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستەوە نیشانداوە. بەرە بەیانی ئەمڕۆ نرخی زێر بەرز بووە و ئەمڕۆ ڕۆژی چوارشەممە نرخی 1 ئونسە زێر بۆ 2415 دلار بەرز بووە. جگە لە گرژیەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست کاژمێرنەوەی ئەمشەو بە کاتی هەولێر لێژنەی بازاڕی ئازادی بانکی ناوەندی ئەمریکا ڕاگەیاندراوی کۆبوونەوە دوو ڕۆژیەکەی خۆی بڵاو دەکاتەوە و بڕیار لەسەر سوودی بانکی دەدات. بەیاننامەکەی فیدرال ڕزەروی ئەمریکا کاریگەری گەورە لەسەر نرخی زێر دروست دەکات. هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد بن.